باسی نامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆ پاشاکانی ئەو سەردەمەی ناردە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ویستی ئەو هەلەی کە لە ماوەی بێدەنگی و بێجەنگی و ئەمانەکەی پەیمانی حودەیبیە دەستی کەوتووە بۆ بانگەوازەکەی بقۆزێتەوە و بکەوێتە بڵاوکردنەوەی دینەکە. بۆیە وەک داعیەکانی خۆی بە تیرە و هۆزەکانە بڵاو کردبووەوە، هەر کەسانێک لەو ئیماندارە بەڕێزانە لە قورئان خوێنەکان لە سەحابیە بەڕێزەکان بڵاو بووبوونەوە بەو دەوارنشین و تیرە و هۆزانەیە و ئیسلامەتیان تێگەێنن. پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وسەلام نامەی نارد بۆ پاشا و سەرۆکەکانی ئەو سەردەمە و هەموویانی یەک بە یەک بانگێشتی ئیسلامەتیەکە کرد تا مسلمان ببن. هیوای پێکانی دوو مەبەست بوو: یەکەم مسلمانبوونی خۆیان یا مسلمانبوونی گەلەکانی بەردەستیان. ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە. خۆگەر مسلمانیش نەبوون، ئەوە بانگەوازی ئەویان پێگا کە دینێکی نوێ هاتۆتە کایەوە و خەڵکی بۆ یەک خواپەرستی بانگەکات و یەکسانی و ئاشتی و دادی کۆمەڵایەتی بۆ هەموو خەڵکیەوێ. ئەمەش گەیاندنی پەیام و هێنانی حجەیە لەسەریە. لەو کەسانی کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام نامەی بۆ ناردن، یەکەم نەجاشی حاکمی حەبەشە کە نامەکەی بەدەستی عەمری کوڕی ئومەیەی زۆمەری یان زەمری نارد. نەجاشیش نامەکەی وەرگرت و بە نامەکەش مسلمان بوو. هەندێک گەڵێن مسلمان نەبوو، بەڵام دیارە دلیل زۆرتر لەسەر ئەوەیە کە مسلمان بوو، چونکە وەختێکی شکە کۆچی دوایی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی جەنازەی لە دوورەوە لەسەر کرد. دووهەم هیرەقلی قەیسەری ڕۆم کە لە شام بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم نامەکەی بە دەحی کوڕی خەلیفەی کلبیدا بۆ نارد. سێهەم ئەپەروێزی کیسرای فارس نامەکەی بە عەبدوڵای کوڕی حوزافەی سەهمیدا بۆ نارد، بەڵام ئەو تاغوتەی فارس نامەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دڕاند و بۆیە پێغەمبەری صلی الله عليه وسلم دوعای لێ کرد کە خوای گەورە دەوڵەت و مڵکی ئەویش پارچە پارچە کات و واشی لێ کرد هەمووی لە ماوەی چەند ساڵێکە هەموو دەوڵەتی فارس داڕما و کەوتە بەردەستی مسلمانە. چوارەم مقەوقسی گەورەی قبتیەکانی میسر، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نامەکەی بە حاتەبی کوڕی ئەبوو بەلتەعیا بۆ نارد. بەڕێزەوە وەری گرت و کۆمەڵێک دیاری ناردەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەوانەش جاریەیەک بوو کە ناوی ماریەی قبتی بوو، دوایی بووە خێزانی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام و ئیبراهیمی کوڕی لێ بوو. لە نامەی هەندێکیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئاەتەی تیانووسی بوو کە ئەفەرمێ: قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. أي خاون پەیامانی ئاسمان، وەرن بەدەم بانگەواز و بەرنامەکەیەوە کە پارسەنگی نێوان ئێمە و ئێوەی لە خۆ گرتووە کە دەخوازێ هیچ لایەکمان جگە لە ئەڵڵا هیچی تر نەپەرستی، هیچ جۆرە شەریکێکی لە هیچ لایەنێکی دینداریە بۆ بڕیار نەدین، با هیچ لایەکمان لایەنەکەی تر ئەوەندە پیرۆز و بەفڕ و مەعسووم دانەنێن کە لە جیاتی خوای گەورە بیپەرستین. جا ئەگەر لەم بانگ هێشتەدا سەرپێچیان نوان پێیان بڵێ ئێوە خۆتان بەشایەت بن کە ئێمە بە مسلمانی ژینی خۆمان ڕێگەخەین و ئێوە شاهید بن کە مسلمانین و ملکەچی فەرمانی پەروەردگاری. ئەم ئاەتە وەکووەی بینین بانگهێشتە بۆ یەکسانی کە ڕێ لە ئیستیغلال و خۆسەپاندن و چەوسانەوە و خۆ بە زلزانی نەگرێ. هەروەها بانگهێشتە بۆ ڕێزلێنانی مرۆڤ و ڕێگرتن لە ملکەچکردن و بەندایەتی بۆ غەیری خوای پەروەردگار، جگە لەوە ڕێسایەکی جوانی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی تایە کە داواکە پەیوەندیمان لەسەر بنەمای ئاشتی و ڕێز لێگرتنی بەرامبەری ئوممەتمان بنیاد بن. بە مانایەکی تر ئەگەر شۆڕشێک سەرکەوت و دەوڵەتی خۆی دروست کرد، مادام دادی کۆمەڵایەتی و ئاشتیەوێ پێویستە دانی پێدا بنرێ. ئەمیش داواکە وەرن پەیامی دینەکەمان وەرگرن، ئەگەر نا وا ئێمە مسلمانی ژینی خۆمان ڕێگەخەین و ئێوە شاهید بن کە مسلمانی. بەم شێوەیە بانگەوازەکە ئەڕۆیشت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەکانی ئەنارد و چاوەڕێی وەڵامەکانیان کرد. یاوەرانی عەزیز،
بڵاو بووبوونەوە بەو تیرە و هۆزانەیە و بەردەوام ئەوەی ئەیانزانی و ئەو ئاەتانی کە لایان بوو شەرحیانە کردەوە بۆ ئەو خەڵکی کە لەو تیرە و هۆزە دەشتێکیانەیە ئەژیا هەتا وەکو کاتی ئەوە هات کە ئازادکردنی مەککە لە قەدەری خوای پەروەردگارە بوو کە نزیک بۆ تۆ پێویستە ڕوو بدە